کارمدا لێشی پێنجەوە نابێ هیچ مریشکێکی ئەم وڵاتی خۆمان لە 2 کیلۆ زیاتر بێ. ئەمە بڕیاری وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بوو کە لە بەرنامەی هەفپەیوینی ڕوودا و بە خەڵکی کوردستانی ڕاگەیاند، بەڵام ئەوەی لە بازاڕەکاندا دەبینرێت پێچەوانەی بڕیارەکەیە. بەپێی بڕیاری وەزیری کشتوکاڵ لە 1/5 دەبوایە ئەو مریشکانەی کە لە بازاڕەکاندان هیچیان لە 2 کیلۆ زیاتر نەبن، بەڵام 1/5 تێپەڕیوە و هێشتاش ئەو مریشکانەی کە دەفرۆشرێن زۆربەیان لە 2 کیلۆ زیاترن. بڕیارەکە بەڕای بەشێک لە هاونیشتیمانیان هۆکارە بۆ پاراستنی تەندروستیان، بەڵام بە پێچەوانەوە بەشێکیان پێیان وایە پێویستە وەزارەتی کشتوکاڵ زیاتر گرنگی بە کێڵگە پەلەوەریەکان بدات. ئەو مریشکە ئێستا ئێنگۆ دەرن ئەوەش کۆکەیە ئاخر خۆی ئەگەت بێتن چاکیکەی 2 کیلۆ لێ دێتەوە، ئەو 2 کیلۆیە ڕانی ئەوش کۆکە هەر عیبە لۆ میوانی دانێ. مریشک فرۆشەکان دەرکردنی بڕیارەکان پێ هەڵەیە و جێبەجێکردنیشان پێمەحاڵە، چونکە بەپێی ستاندارد لە وڵاتان مریشک 25 بۆ 30 ڕۆژ بە پێدانی گەنم و گەنمەشامی دەبێت بە نزیکەی 2 کیلۆ، بەڵام لە باشووری کوردستان ئەگەر وا بکرێت دەبێت بە نرخێکی زۆر زیاتر لەوەی ئێستا هەیە مریشک بفرۆشرێت. بڕیارەکە لە ئەساسە هەڵەیە لە سەریز ئامارەی نەدراوە، دەبووە ئاماری مەقفەزەکان وەرگری لەوەندەوە جووسکە داخل نەکرێت. ئێستا بەلای کەمی 1-2 ملیۆن مریشکەیە لە منتیقە لای مێرگە سۆری هەتا شیلەیە، منتیقە لای دۆچێ مریشکەکی زۆری تێدا هەمووی 3.4 کیلۆیە. کابرا چی لەوەی کار نەک 1/5 1/10 ئەوەندە مریشکە خلاص نابێت. وەزارەتی کشتوکاڵ بۆ جێبەجێنەکردنی بڕیارەکە دەڵێت بڕیارەکە نوێیە و بۆ جێبەجێکردن کاتی دەبێت حکوومەت ئەو مریشکانەی کە لە کێڵگە پەلەوەریەکاندا هەن بیان کڕێتەوە، دواتر بڕیارەکە بخاتە بواری جێبەجێکردنەوە. ئەبێ جێبەجێ بکەین، یعنی ئەوە فەرمانی کە دەرچوو وەزارەتی کشتوکاڵ، بەڵام جێبەجێکردنی ینی پێویستی بە کات هەیە. خاوەندەواژنەکان پابند ئەبن بە ئەو بڕیارەوە ئەگەر پارەکە تەخسیس کرا، ئەگە پارەکە تەخسیس نەکرا ئێمە ناتوانین فەرزی بکەین بەسەر خاوەندەواژن. لە هەرێمی کوردستاندا 1165 پرۆژەی گۆشت هەیە. لە ساڵی 2014دا 67,000 تۆن گۆشتی مریشکیان بەرهەم هێناوە. ئەم ساڵ پێشبینی دەکرێت 70,000 تۆن بەرهەم بهێنرێت. ئیڤان عەبدوڕەحمان، ڕوودا و هەولێر.